والله مامۆستا من نزیکەی بخۆم 17 ساڵم تۆم بڵێ دایک خۆم نەبینیوە باشە ساڵێک و 3 مانگ بوومە کە دایکم و باوکم جیابوونەوە دایک خۆم هیچیز نەبینیوە و چۆن بڵێ لە تەمەنی 4 ساڵی کە زانی من دایک خۆم نییە و باوکم ژنی هێناوەتەوانێ دوای ئەوەی کە زانیم ئیتر بێدەنگەم لێ کرد خۆم باسم نەدەکرد ینی دەمەویست لە ماڵەوانی یەکێک پێم بڵێ بەڵام کەس پێ نەدەگوتم ئیتر خۆم باسم کرد وتم شتێکی وا دەزانم ئیتر پێیان وتم کە وتیان جیابوونەوانێ بەس زۆر مامۆستا حەز دەکەم ینی دایکم ببینم تێدەگەی نازانی دایکت لەکوێیە؟ دایکم کوور نییە دایکم ینی خەڵکی سویسڕایە دایکت خەڵکی سویسڕایە ئێوە لەکوێ دانیشن؟ خۆی بابیشم هەر لەوێ دەژێ ئێستا ژنی هێناوەتەوانێ من لای لەنگ و باپیرم دەژیم لە کوردستانم ینی دایکت سویسریە مسلمان نییە؟ باڵێ ئیتر منیش کە ساڵێک و 3 مانگ ئەوان جیابوونەوانێ باوکم نهێناوەتەوە ئێرە بەلای دایک و باوکی خۆی ئەو کاتژنی نهێناوەتەوە و لەبەر ئیش و کار نەیتوانیەوە من ئاگای لە من بێ هاتوومەوە بۆ کوردستان تۆی دانا و خۆی ڕۆشتوتەوە؟ باڵێ ئیتر ینی ڕاستی زۆر حەز دەکەم دایکم ببینم یان قسەیەک شتێکی لەگەڵا بکەم بە ڕسم ینی ڕسم وەک ڕسم دیتوومە ویژ یەک ڕسمیم لایە بەڵام ینی چۆن بڵێ باوکم ڕێگە نادا دەڵێ پێویست ناکا بیبینی بەڵام من حەز دەکەم بیبینم کچە شیرینەکەم طبعاً دایکت ئێستا ڕەنگە تەمەنی کردبێت و چ بێتە ڕێگەی خۆی و ئەوانش کە موسڵمان نەبن ڕەنگە هەر جار و لای پیاوێ بن خوا ئەزانێت ینی ئێستا خۆی چەند مناڵی هەیە چەند پیاوی کردو ئەویان خۆی گەورە خۆی ئەزانێت باشە و باوکیشت ڕەنگە باشتر بزانێت کە ئێستا تۆ ئەو نەبینیت لەبەر ئەوە بە تایبەت ئەوروپا ڕێکاری یاساییان جیاوازە بەرامبەر بە مافی ئافرەت و مناڵ ئەو شتانە ئێستا ڕەنگە تۆ ببینێت شکات لە باوکت بکە هەم باوکت بگرن و هەم کێشەش بۆ تۆ دروستکەن و هەم تۆ بکات وە نییە؟ بەڵێ قسەکەت جوانە وەڵای مامۆستا دوای ئەوەش من ڕاستی پەیوەندیم لەگەڵ باوکم نییە پەیوەندی لەگەڵ باوکت نییە بەڵام ئەتوانی لە ڕێگەی شاشۆقەی چێکە قسەی لەگەڵا بکەیت کەسێکە بێت تێتان بگەێنێت بەڵامی تر هەموو دێکی زۆری بەسەراچوە ڕەنگە ئەویش ئەو ڕەحم و بەزەی نەما بێ بەرامبەر بە تۆ هەتا ئێستا سۆراغی تۆی کردو هەواڵی تۆی پرسیوە؟ وەڵای مامۆستا هیچەوە نازانم ئەوە نازانیت ئەگەر هەش بەلانێ پێم نەڵێن ئێستا تۆ لەگەڵ باوکتا بینت نییە؟ ناوەڵا ئەی بەت لە ڕێگەی کێوە تۆی دایکت ببینیت؟ وەڵی چۆم لە مامۆستانی باوکم شوێنی دەزانێ ینی پێش تو قسەم لەگەڵ باوکم کردووە بەس جاری وە هەیە مانگی قسەی لەگەڵەکەم 3 قسانی لەگەڵ ناکەم 4 مانگ قسەی لەگەڵ ناکەم ئیتر ئاوە ئەنی زۆر حەز دەکەم قسەی لەگەڵ کەمیان جوم لە دەنگی بێ چەکەم خەتای تۆ یا خەتای بابتە؟ چۆن ینی؟ ینی کە ئێستا پەیوەندیت لەگەڵ باوکتانیە خەتای تۆ یا خەتای باوکتە؟ بڵێن باوکمەک پێویست نییە قینە باوکت نازانم بە هەر حاڵێکگە من بابەتێکی خێزانیە تا بڵێ ینی من بۆم نییە تەداخولکەم بەڵام حەقی خۆتە دایکی خۆت ببینیت بەڵام مامۆستا منیش ئەوە دەڵێم ینی هەر چۆنێک بێ یەک جاریش بێت جوم لە دەنگی بێیان شتێک بەڵام ئەوە باوکم ڕێگە نادە لەوانەیە داکیشم بە دوامدا گەڕابێت چۆنم دەمێت سۆراقیکەم ئەویش بەڵام نازانم چۆن لەوانێ پرسیاریشی لە باوکم کرد بە باوکم بە من ناڵێ وایان نا خی گەورە دەروی خێرت لێ بکاتەوە کچەکەم خی گەورە یارمەتی دەت تۆ بە مادام بەبێ دایک و باوک گەورە بوویتە هەوڵدە ینی لە ژیاندا قەت غەڵەت مەکە بە ڕوسپێتی گەورە بوویتە ئینشاڵڵا هەرواش ئەبیت ئەچیتە ڕێگا و جێگای خۆت ئەو ژیانە تاڵی کە بەسەرت بردووە بەبێ دایک و باوکی داواکارم لە خی گەورە بۆتی قەرەب و کاتەوە باشتر ئینشاڵڵا مامۆستا ئەی مامۆستا پرسیارێکمە بوو بڵێن باوکم ماوەیەکی زۆرە وەڵای ڕاستی نوێژ ناکات تێدەگەی؟ بەڵێ نوێژ و شتیش ناکە نەخۆشیش ینی چۆن بڵێ سەرەتانی گورچیلەیەتی و لە 2009 بەدەم ئەو نەخۆشیەوە دەناڵێنێت
هیچ ینی زیکر و شتی خوا ناکات و نوێژ ناکات و ئەو شتانە. ئیتر ماوەکەی پێشووتر زۆر نەخۆش ینی حاڵی زۆر شڕ بوو، مامم خێری بۆی کرد بۆ سەدەقە و خێرشتی بۆ کرد. تر منیش ئەو پرسیارم لا دروست بووە، دەڵێم ئاخۆ ئەو پیاوە هیچ نوێژێک ناکات و هیچ سیکرێک ناکات و هیچ ئەو شتانەی نیە، ئاخۆ ئەو خێرە بۆی دەچێت هەموو کوردستانی بۆ بکاتە خێر لای خی گەورە مسقالە زەڕێکی لێوەرناگیرێت، چونکە ئەو مسلمان نیە و لە دایری ئیسلامانیە. وڵای چکە نوێژ و شت ناکات بۆیە دەڵم کە نوێژ ناکات و مسلمان نییە، خێرات چی ئیسفادەیەکی خوشکەکەم هیچ ئیسفادی نییە. ئەی مامۆستا ئێستا وەکو لانی لە تۆڕە لە هەموو مامۆستاکانی تر جم لێ بێڵێ وڵا ئەوەی قسە لەگەڵ دایک و باوکی نەکا و بەهەش بە چاوی خۆی نبینیان شتێک. ئێستا من جگە لەوەش کە دایکم نەدیوە هیچ ئەوە بەرحاڵ، بەڵام بابەکە هات چۆن بڵێ وەکو پێویست نییە و من وەکو پێویست نییە لەگەڵ مندا و ئەو شتانە من قسەی لەگەڵ ناکەم. ینی خوا ئاگادارە، خوا ئاگای لە هەموو شتێکی و زانێت چێ بە حەقا. ئیتر خۆ من بوون عەبار نابم کە قسەی لەگەڵ ناکەم، چکە خوا ئاگای لێ و حەق بەکانمانە کە حەق بە تۆیە. ئینشاڵڵا تۆ تاوانبار نابیت بە حکمەوەی هەر باوکشت مسلمان نییە و نوێژ ناکە ئەوانە تۆشی ئیهمال کردووە و هەر لە مناڵیەوە تۆی لە دایکی کردووە و خۆشی نەیتوانیوە تۆ بگرێتە ئەستۆ و ئەستۆی خۆی و یارمەتی دا و پەروەردەت کات، تۆ تاوانبار نابی ئینشاڵڵا. بەڵام دایمەن ئینسان لە هەوڵی ئیسلاح و ئاشتەوایی یا بێ باشترە، بەڵام کە زانیتی ئیسفادەی نییە ئەو کاتە بڕیار لە لای خۆتە و خی گەورە هەرچی باشەوە بۆ کاک چەشرینەکەم.